سڵاوی خی گەورەتان لێ بێ چۆنن تەندروستان سعاتان باشن هیوان باشی و سەلامەتی هەموو لایەکە ئینشاڵڵا هەر لە خۆشی و شادی و بەختەوەریدا دەبن. ڕۆژی چوارەمی جەژناوەڕۆ ئینشاڵڵا جەژنێکی خۆشتان بەڕێکردیا هەموو ڕۆژەکان وار جەژن و شادی دەبێتن لەگەڵ خانەوەدەکانتان خی گەورە کەس لێک نەکاتن ئینشاڵڵا هەمیشە پێکەوە دەبن بەختەوەر و ئاسوودە دەبن لە ژیانتان. چاوتان ماز دەکەم ئەزیزن ئەو جۆرم پێم بڵێ مزانم جێژنانەتان زۆر وەرگرتێ وەڵڵا برێتم 150 وەرنەگرتیا لە چکلێتی زیاتر چێت کەوچی من بەس چکلێتی وەرگرتیا چێت کە ها شتە کەچەرەکانتان وەرگرتێ چیانتان خۆتان دەرخانە بەجددی خۆشە گەورەش بی جژنانەی وەربگریار خۆشە ئەوجە 1000 بی 500 بی کەچەرەک بی هەر خۆشە بەجددی چەندتان وەرگرتیانگەوە. ئێوە جەماعەت بابینەوە سەر مۆزۆکی خۆماوەڵایی کەوتمە ناو مەفرەزەی قسەکانم تاوا نەکرد مەفرەزەی ئاسایشی بوو خی گەورە دەست بە باڵیان وەربگرێن لەشیان ساغ بی بۆ جەژنەی لە جادەکانن لە بۆ چێ لە بۆ مێ تەبحان لە بۆ ئەمن و ئاسایشی کوردستانە هەر سەرکەوتوو بن ئینشاڵڵا. ئەو جەوەرم پێم برێن ستان کرد چێوە چوونە دەرێ چەندتان پارە وەرگرت چێوچی منی هیچی وەرنەگرتیا با دەستی بڵنکە ئەم خەم لەوەی دەخۆمەوانێک کە کەچەریان وەرگرتیا ئۆ گەلە زۆرتان وەرگرتیوانێک کە کەچەرەکانیان پێیە هەر ساغ بن هەر سەلامەت بن ئینشاڵڵا. چاوتان ماز دەکەم زۆر ئەزیزن زۆر خۆشەویست دڵە.